پێشخولەکە لە ماوەی سەعاتێکە لاپەڕەیەکی قورئانی پیرۆزم لەبەر کرد. بەڵام دوای بەشداریکردن لە خولەکەوکردنی ڕاهێنانەکان ئەلحەمدولیلا لە ماوەی 5 خولەکە لاپەڕەیەکی قورئانی پیرۆز بە ئیتقانی سایاسە لەبەرەکەم سپاس بەخوای پەروەردگار. و هەروەها لە ژمارەکانە کاتێک مامۆستا بەڕێزەکانمان تێستێکی 3 خولەکیان پێکردین من توانیم تەنها 26 ژمارە لەبەر بەڵام ئێستا ئەلحەمدولیلا لە ماوەی 3 خولەکە 110 ژمارە لەبەرەکەم بە ئیتقانێکی زۆر باش سپاس بەخوای پەروەردگار. و خاڵێکی تر لە خزمەتانە کە بیخەمە ڕوو ئەویش ستاف و مامۆستایان کە بەڕاستیەکەی دڵسۆزی و خەمخواری مامۆستاکانمان لە ڕادە بەجێ ئینسان لە هەر شوێنێک بێت حەز ئەکا ڕێزی لە بگرەوە گرنگی پێ بدرێت و ئەو کەسی کە قسەی بۆ ئەکات خاوەنی ڕێز و عیلم و معریفەت کە بەڕاستی ئەم خاڵە لە مامۆستاکانی ئێمە زۆر جوان ڕەنگیاتەوە خاوەنی ڕەوشت و ئەدەبێکی زۆر جوان و تایبەتن و هەروەها زۆر ڕێز لە خوێندکارەکانیان ئەگرن و زۆر بە جوانی گرنگیان پێیەن ئەو کەسانی کە بەشداریان نەکردوون یاخود دوودڵن لە بەشداریکردن. بەڕاستی ناکرێت لەم پرۆژە دوودڵ بوو تۆ ئەگەر ئەتەوێت سەرکەوتوو بی لە دین و ژینتا بەڕاستی بەشداری ئەم پرۆژەیە هەرگیز زەرت ناکات. هەر کاتێک کە بەشداری و کرد خەفەت ئەخۆی ئەڵێ خۆزگە خۆیان یان زووتر ئەم پرۆژەیان بناسیایە زووتر بە مامۆستا بەڕێز و گەورانە ئاشنا بوومایە و بمتوانیان سوود لە قسەکانیان ببینی. و یەک پامیشم هەیە لەوانەیە کەسانێک بڵێن کە ئەم پرۆژەی نرخی گرانە بەڵام بەڕاستیەکەی ئەو شتانەی کە لەم پرۆژەیە بەدەستهێنی زۆر گەورەترن لەو پارەی کە تۆ ئەیدی بۆ پرۆژە یعنی کۆمەڵە خزمەتگوزاریە کە پێشکەشەکە کە تۆ باوەڕ ناکەی ئەم پارەی تۆ شایەنی ئەو هەموو سوود و گۆڕانکاریە بووە. سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت. من ناوم هانا فەریدونە خەڵکی شار باژێڕم خوێندکارم لە قۆناغی 11ی ئامادەیی و هەروەها بەشداربووم لە قولی چالاکردنەوەی مێشک و یادگە لە ئاوات ئەکادمی. لەژێر ڕۆژنای ئەو فەرموودەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە فەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه واتە هیچێکێ لە ئێوە ئیمانی تەواو نییە هەتا ئەو شتەی کە بۆ خۆی پێی خۆشە بۆ براو خوشکی مسلمانیشی پێی خۆش نەبێ. جا بەڕاستی من بە ئەرکی سەرشانی خۆمی ئەزانم کە هەر کەسێک لە هەچ قۆناغی تەمەنیایەتی خوازیاری فێربوونی عیلم و زانستە بەڕاستی ناکرێ ئاگاداری ئەم پرۆژە نازاری ئاوات ئەکادیمی نەبێ کە لێوان لێوە لە جوانی و لە سوود و گۆڕانکاری. ئینشاءالله من لە خزمەتانە ئەزمموی خۆم ئەخەمە ڕوو دوای تێپەڕاندنی ئاستێک لە خولی چاراکردنەوە و تەنها بێک مانگ ڕاهێنانکردن دەستکەوتەکانم چی بووە هیوادارم کە ئینشاءالله بێتە مای سوود. ڕاستێکی من کاتێکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئاشنا بووم بەم پرۆژە جوانە بەڕاستی باوەڕکردن بەو گۆڕانە سەرسوڕهێنەری قوتابیەکان کەمێک سەختە یعنی گۆڕانی قوتابیەکان بە جۆرێکە کە لە ئاستێکی زۆر نزم و سەرەتاییەوە ئەگۆڕن بۆ ئاستێکی زۆر بەرز جا بەڕاستی ئەمە کەمێک باوەڕپێکردنی سەختە بەڵام بەڵاستی ئاوات ئەکادیمی جێگای سیقە و متمانن و منیش بڕیارمدا کە بەشداری بکەم و بەڕاستی ئێوەش متمانەیان پێ بکەن و بەشداری خولەکانیان کەم بەڕاستی سوود ئەبین و زەرەت ناکەن ئینشاءالله. من پێش خولەکە ئاستی لە بەرکردنی زانیاری و بیرهاتنەوەم زۆر خراپ بوو بەڕادەی زۆر بە خێراییشتم لە بیر ئەچۆیەوە. پێش خولەکە لە ماوەی سەعاتێکە لاپەڕەیەکی قورئانی پیرۆزم لەبەر ئەکرد بەڵام دوای بەشداریکردن لە خولەکەوکردنی ڕاهێنانەکان ئەلحەمدولیلا لە ماوەی 5 خولەکە لاپەڕەیەکی قورئانی پیرۆز بە ئیتقانی سایاسە لەبەرەکەم سپاس بەخوای پەروەردگار و هەروەها لە ژمارەکانە کاتێک مامۆستا بەڕێزەکانمان تێستێکی 3 خولەکیان پێکردین من توانیم تەنها 26 ژمارە لەبەر بکەم بەڵام ئێستا ئەلحەمدولیلا لە ماوەی 3 خولەکە 110 ژمارە لەبەرەکەم بە ئیتقانێکی زۆر باش سپاس بەخوای پەروەردگار. و ڕاستیەکەی سوود و گۆڕانکارەکان من لە خزمەتی مامۆسایەکی بەڕێزما دەرسی قورئانم هەبوو کتێبێکی فەرموودەی پێیان وتی ئینشاءالله کە جاری داهات و دەرسمان هەبوو هاتی تەوانێ 6 فەرموودە بەواتە کوردیەکەی و لەبەرکەی زۆر باشە بێت. من الحەمدولله بەهۆی بەشداریکردن لە چالاکردنەوەی مێشکوێت کە بەکارهێنانی ڕاهێنانەکان و ئەو تەکنیکانەی کە مامۆستا گەورەکان پێیانیا بووین کە جاری داهات و چوومە خزمەتی مامۆستا بەڕێزەکەی خۆم توانی بووم کتێبەکە بە تەواوەتی لەبەر بکەم کە 100 فەرموودە بوو الحەمدولله توانی بووم هەموو 100 فەرموودەکان لەبەر بکەم و بە سوودوەرگرتن لە سیستەمی سەرەکی توانیم لە فەرموودەی ژمارەیەکەوە کە ئەڵێ قال رسول الله صلی الله عليه وسلم هەتا فەرموودەی ژمارە 50 فەرموودەکان بڵێم بەبێ ئەوەی بوەستم و بەڕێزبووندی ئەلحەمدولله کە بەڕاستی سوودێکی زۆرم لەبینیوە. جارێکیان کەسێکی نزیکم کە ئەمەش ڕووداوێکی زۆر جوان بوو لە ژیانی منە
بەشداری کرد بوو لە پرۆژەیەکی لەبەرکردنی قورئانە کە سوورەتی فەجر و بە تەفسیرەوە وتی ڕاستەکەی من نازانم چۆن ئەم سوورەتە لەبەر بکەم ئایا تۆ لەبەرە کردووە هیچ وتم وەڵاهی نازانم خۆشم لەبەرم نەکردووە ئاەتەکانی ئەڵێم بزانە چەندێکم لەبەرە ڕاستەکەی کاتێک بۆ وت 3 ئاەتم لەبەر بوو ئێوەتم کێشەنی ئینشاءڵڵا من بۆ شەرحەکەم قورئانەکەمان هێنا ئاەت بوو مەخند و بۆم تەفسیرە کرد مثلا الله ئەلەم تەڕە کەیفە فەعەل رەبوک بعاد نازانی پەروەردگارت چی کردووە بە قەومی عاد ئەو ئاەت بووم تەفسیرە کرد بەبێ ئەوەی خۆم بموێ لەبەری کەمیان شتێک تقریبا بەدە دقە چارەکێک هەموو سوورەتەکەم بۆ تەفسیر کرد و ئەتر تەواو بووین 2 ڕۆژ دوای ئەوە وتم باشە بۆچی سوورەتەکە ناڵێمەوە الحەمدوللا کاتێک سوورەتەکەم وتەوە لە ئاەتی یەکەمەوانێ هەتا ئاەتی 30 وتم و هەر جارێکە ئاەتێکیشمەوت مانا کوردەکەیم ئەکەوتەوە بیر الحەمدوللا کە لە ڕاستیە من هیچ مەبەستێکم نەبوو کە ئەو سوورەتە لەبەر بکەم بەڵام ئەوە ئاستی تواناکانی لەبەرکردن بەرەو پێشتر کە الحەمدوللا توانیم بێجا شەرحکردنی ئەو سوورەتە کە پێشتر خۆم هیچم لێ نەئەزانی هەمووی لەبەر بکەم سپاس بۆ خوای گەورە کە بەڕاستی ئەم نمونانی کە من ئاڵێم مشتێکن لە خەرمانێک یعنی من سوودی ئێجگار عەجیبم بینیوە ڕاستێکەی ئەم پرۆژەیە جوانیەکەی لە چیایە من هەمووشە ئەڵێم ناوی ئەم پرۆژەیە زۆر بچووکترە لە ئاست ئەو شتانی کە تۆ بەشداریەکەی لە خولەکە و پێت ئەبەخشێ ئەو شتانی کە پێت ئەبەخشێ یعنی کاتێک بەڕێزێک کە ئەڵەن چالاکردنەوەی مێشکویات ئەگەری هەیە تەنها لەبەرکردن و ئەم شتانی بێت بەخەیاڵە تۆ سەر ئەوەی کە توانای لەبەرکردنت باشە بێ بەڕاستی لایەنەکانی ژیانت سەرسوڕهێنەرانە ئەگۆڕێن و ئەم پرۆژە جوانەی چالاکردنەوەی مێشکویاتکە لە هەموو کایەکانی ژیان تا شوێن پەنجەی خۆی بەجێ ئێهێڵە بەڕاستی گۆڕانکاری زۆر گەورە ئەەکەی گرنگترین خاڵکە بۆی ئینسانی لە ژیانە بتوانێت بە ئارامی بژی دەروونێکی ئارامەکە هیبێت و بەڕاستی مامۆستا بەڕێزەکانی ئێمە پێشەوەی کار بکەن لەسەر لەبەرکردنی زانیار و ئەم بابەتانە کاریان کردو لەسەر ئەوەی کە چۆن بتوانن دەروونێکی ڕێنماییمان بکەن بۆی دەروونێکی ئارام بەدەست بهێنین کە بەڕاستی ئەمانە زۆر سوودیان هەیە یعنی قسەکانی مامۆستا بەڕێزەکانمان کاریگەری تەواو لەسەر دروستەکە ئێمە زۆر کاتێک کە بەشداری شوێنێک ئەبین کاتێک کە بەشداری خولێک ئەکەین کێشی ساربوونەوەمان هەیە بەڵام بەڕاستیەکەی وتە و ئامۆژگارەکانی مامۆساکانمان لە ئاستانێکان کەوات لێکەن بەردەوام بی کەوات لێکەن سەر ڕای سەختیەکان هاوکارتە بن و لە پشتە بن بۆ بڕێنی سەختیەکانی ڕێگای فێربوونی عیلم و زانست و خاڵێکی تر لە خزمەتانە کە بیخەمەڕ و ئەویش ستاف و مامۆسایان کە بەڕاستیەکەی دڵسۆزی و خەمخۆری مامۆساکانمان لە ڕادە بەدەرە ئینسان لە هەر شوێنێک بێ حەز ئەکا ڕێزی لە بگرەوە گرنگی پێ بدرێ و ئەو کەسی کە قسەی بۆ ئەوکە خاوەنی ڕێز و عیلم و معریفە بێت کە بەڕاستی ئەم خاڵە لە مامۆساکانی ئێمە زۆر جوان ڕەنگیاوەتەوە خاوەنی ڕەوشت و ئەدەبێکی زۆر جوان و تایبەتن و هەروەها زۆر ڕێز لە خوێندکارەکانیان ئەگرن و زۆر بە جوانی گرنگیان پێیەن یعنی کاتیان نییە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی تۆ هەچ کاتێک پێویست بە ئەوان بێت کە هاوکاریز بکەن هەمیشە ئامادەم بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی تۆ و کاتێک هاوکارتە بن هەرگیز هەز ناکەی ئەمانە کەسانێکن کە تۆ پێشتر نەدناسیون بۆکو هەست دەکەی کە ئەمانە براو کە سوکاری خۆزن کە هاوکاری دەکەن بۆ حلکردنی کێشەکانی ژیانن کە بەڕاستی هەرچی بڵن لەسەر ئەم مامۆسایانەمان کەمە لەسەر ڕەوشتی جوانیان و ئاستی عیلمیان کە بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر گرنگکە ئاستی عیلمی و هۆشیاری مامۆساکانمان زۆر لە ئاستێکی بەرزایە یعنی کاتێک قسەیەکەکەن قسەکانیان هەڵقوڵاوی بیر و هەستی خۆیان نییە باوکو هەمیشە قسەکانیان سەرچاوەیەکی دینی یاخود عیلمی و زانستی هەیە الحەمدوللا کە ئەمە جێگای خۆشحاڵیە بەڕاستیەکەی ئەو کەسانی کە بەشداریان نەکردووە یاخود دوودڵن لە بەشداریکردن بەڕاستی ناکرێت لەم پرۆژەی دوودڵبی تۆ ئەگەر ئەتەوێت سەرکەوتوو بی لە دین و ژینتە بەڕاستی بەشداری ئەم پرۆژەیە بکە هەرگیز زەرت ناکەی هەر کاتێک کە بەشداری و کرد خەفەت ئەخۆی ئەڵێ خۆزگە خۆیان زووتر ئەم پرۆژەیان بناسیایە زووتر بە مامۆسا بەڕێز و گەورانە ئاشنا بوومایە و بمتوانیان سوود لە قسەکانیان ببینم بەڕاستی من بە هەر کەسێک ئەڵێم کە بەشداری ئەم پرۆژانەکە تۆ کاتێک گەی بۆ ئێرە بۆ گوڵیت بەڵام مامۆسا بەڕێزەکانی ئێمە بە گەورەی و زۆری عیلم و زانستی خۆیان گوڵستانە پێش ئەشەکەن ئەمانەی کە من وتم لە خزمەتانە ئەم ئەزمونە بچووکانەی کە من وتم بەڕاستی دڵۆپێکن لە دەریایەک کە ئەگەر بمەوێ باسی ئەزمونەکانی خۆ بکەم بە تەواوەتی بەڕاستیەکەی تەواو نابێت ئەنجا ئینشاءڵڵا بەشداری بکەن هەر کەسێک ئەوێ سەرکەوتوو بێ لە دین و ژینیە و ئینشاءڵڵا ژیانێکی ئارام بەدەست بێنێ و
بتوانێت سەربەرزی لای خوا و کۆمەڵگاکەشی بێ ئینشاءڵڵا بە بەشداری بکە و زەرەت ناکە. یەخوا سەربەرزی هەردوو دنیا بن بەڕاستی من قەرزاری مامۆساکانم خوای گەورە پاداشتیان باتەوە و یەک پامیشم هەیە لەوانەیە کەسانێک بڵێن کە ئەم پرۆژە نرخی گرانە بەڵام بەڕاستیەکەی ئەو شتانەی کە لەم پرۆژەیە بەدەستی ئێهێنی زۆر گەورەترن لەو پارەی کە تۆ ئەیی بۆ پرۆژەکە یعنی کۆمەڵە خزمەتگوزاریە کە پێشکەشەکەن کە تۆ باوەڕ ناکەی ئەم پارەی تۆ شایەنی ئەو هەموو سوود و گۆڕانکاریە بووە. خوای پەروەردگار کاری مامۆستاکانم ئاسان بکا و بەڕاستی پاداشتیان باتەوە کە بەڕاستی پاداشتی ئەوان شتێکی لە توانای ئێمەیە بێ هەرەوە ناڵێن خوایگیان بە بەهەشتەکەی خوب پاداشتیان بەرەوانێ و بەڕاستی پاداشتی مامۆستا بە ڕێزەکانی ئێمە چەندها بەهەشتە خوای گەورە سەربەرزیان کا و خوای گەورە ئینشاءڵڵا کاری ئێمە و هەمووسان ئاسان بکە.